إذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب. فرميك داوایتان کرد لە ئافرەتێ پێداویستێکتان باتێ کە هی خۆتان بوو لە ماڵەکەی ئەوە بوو لە جێگایەک بوو چۆن لێ داواکە دەرگا بکاتەوە بێتە ژوورە و ئاوا لێ داواکە نا فەرمێ بێ ڕێگرێک هەبێ بربەستێک هەبێ لە بینتانە لە پشتیەوە لێ داواکە. ئەمە بۆ کێ؟ بۆ ژنی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پاکترین ژن. بۆچ پیاوێ؟ پیاوانی سەحابە پاکترین پیاو دەنگ ناسک مەکەرە و جەلەباب لە بەرکە و خیمار بە بەدەم و چاوتاو لە پشتی حیجابەوە داواشتی لێ بکەوە. ئێستا بۆ جیلی تیکتۆک و سناپچات و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووی واڵاکە و والله ئینسان بەخۆی کەوتووە. یعنی چیە؟ قسەی کوفرە کەوتە ئینسان بەخۆی کەوتووە ئەلەم بوارەیە هەموو ئەمایەتانە بە درۆخەیتەوە. یعنی ئەڵێ بە پەیڕەوکردنی ئەو ئاەتانە نییە بەخۆی کەوتووە خۆی قورئان و سنەتە باشە وا ئەڵێ تۆ دین ڕەتەکەیتەوە فڕە پێوەی نامێنێ لەو ئیسلاماچتە دەرەوە. نەخێری ئینسان بە تەطبیقکردنی دینەکەی کردو و ئینسان بەقەر دینەکەی هەیە کە دینی نەما بوونی نییە و ئەمە لە دنیایە نایبینی لە قیامەت ئایبینی کە چوویتە جەهەنەم وەڵێ لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. ئەم بابەتە هی ئەوە نییە ئینسان تیایە قورسیە بکە هی ئەوە نییە ئینسان لەسەری بێدەنگ بێ ئەی هاوار ئەو خەڵکە بۆ بێدەنگ بووە ئەو خەڵکە بۆ هیچ ناکە بۆ حەقینیە کورە بۆ خۆی ماڵ و مناڵەکەی پێچێتەوەی کاتە سیارەوەی با بۆ لای گۆرانی بێژێ لە لایڤ میوزیکە ڕەقسکا بە دیاریەوە لایڤ میوزیکە نازانم چی بۆچی هەنی وای لێ هاتووە بۆ ئاساییە دەلایەوە کچەکەی ژنەکەی بە گۆرانی بێژێکی پیا بڵێ بە قوربانێ بم. خەڵکە بۆ وات بۆ بە دەیوت بۆ ئەم شتانەی لە ئاسایی خۆ خەڵکە کێشن کاکە خەڵکی ئێمن من ئێستا بۆچی ئاوا پێم ناخۆشە باسی یەکەماوە بۆ حەسرەتەوە بە کەسی خۆمیان نەزانم خۆ نەبێ ڕقم لێیان بێ و بمەوێ بیان شکێن وەڵاهی ڕقم لە کەسی نییە من زۆربەی ناناسم بەڵام بە واجبی سەرشانی خۆمی ئەزانم ئەوەی لە دینەکەم ئەیزانم و فەرمانم پێکراوە بیگێنم بۆ ئێ وەڵاهی بە تۆژە و فەرمانە کراوە من ڕەئا منکم منکەڕا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فلم يستطع فبقلبه. من چییە کاکە زانایە عالمە یا هەر کەسێ هەر باسی مەلا ناکە ناڵێ هەر مەلایە منکەرێکی دی کاکە گیان تۆ زۆر غەڵەت تێگەشتی وازانی مشتیشی مەلا ئەڵێ من ڕەئا منکم منکەڕا لە ئێوەی ئیمانداران بەس ئیماندار بی و منکەرە بینی فەلیغەیره بابی گۆڕە با قسەی لەسەر کاکە با دەستی هەبێ بۆی با هەوڵ با چاکی کە یعنی تۆ چۆن ئاوا بێدەنگی الساكت عن الحق كالشيطان الأخرس ئەو کەسەی بێدەنگە لەسەر حەق وەکو شەیطانێکی لاڵە ئەوەتە شەیطانی لاڵ بە تەمای بچێتە بەهەشتەوە هەبێت توی قراری مەعسیەت بکەی. ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ لەو سەری زەوی تاوانێک کرا موسڵمان ئینکاری کرد لێی بەریە بێ لە پاڵیشیا کرا ئینکاری کرد لێی بەریە بێ ئەفەرمێ لەو سەری زەوی تاوان کرا موسڵمان لە سەری بێدەنگ بوو لێی بەری نەبووە ئەمڕۆ لە ماڵەکەی خۆیان لە سەری بێدەنگ بووە طبيعية بلايا لا قرقك يا لا شارك يا لا ولادك طبيعية بلايا زوالها قدار يوبا بتبن وبتايبت رفيق بوكسا كانتان صدان قضية هاتوه كأفراد باق بو تشاق بو ديندار بو لا عائلة ديندار بو رفيق توشي دائما بيسي كردو قنج من دار يعني لا ايما باسيك وچاره سريه قرن با نەگاتاوی بێ بۆ لای من خۆت پێشەوە پێشگیری پێ بکە بزانە کێ ڕەفیقێتی ڕەفیقەکەی بردوێتیە ماڵی خۆی جلی پێ داقی کردوێتەوە تەسویری کردووە نادوێتی بۆ کوڕدوایی کوڕەکە وتی نەی تەسویرەکە بڵاوکەم وتان لامە ئەگادار بە بزانە ئەم کچەی تۆ هاتوچۆی کێکە کێ ڕەفیقێتی کێ لەگەڵیەتی وریا بە دوایی مەیە بۆ لای من بڵێ وەڵا کچەکەم تووشیەوە بوو بە زۆر پێیان کردو تەسویری لای فڵان بوو کێ بۆی کردو ڕەفیقە کچەکەی بۆی کردووە ئەمە پێشەوەش ڕەفیقە کچەکەی چەند جار تەکلیفی لەم کچە کردووە دوێتی وەرە پەیوەندی دروست کە لەگەڵ ئەو کوڕە و ڕازی نەبووە بەڵام دوای ئاوەتی کەوەند ئەوە هاتووەتە لای من وەکو قەزی وریا بە برا تۆ ئەم شتانە بێ پەروەردەکەی بێ ئاگادار بێ بچ چاودێریکەی باشە بۆ تەیرێکە هەبێ بە خێویکەی لە ماڵەوە ڕۆژی 15 جار ڕۆی سەیرەکەیتەوە بزانی ئاوی لایە دانی لایە ئەرێ وەزعی چۆنە سەرمای نییە گەرمای نییە نەمردووە ها بابا ئینسان کچەکەت هەین بۆ ڕۆژانە 5 جار لێی ناپرسیتەوە 10 جار لێی ناپرسیتەوە بەلایە ناچی
آخر بۆیە دوای حسابی باوکی بۆ ناکە هەر حسابی پیاو بۆ ناکە لە ماڵەکەی چونکە تۆ باوکایەتی بۆ نەکردو بەچی بیکە هەر پارەپایاکردن باوکایەتیە هەر پارەپایاکردن باوکایەتی نییە تۆ بێ کچە والێکی بێت تۆ نەژی ئەبێ کچە والێکی بەس بە تۆ مرتاح بێ ئەگەر تۆ نەتوانی مرتاحیکەی برا نەتوانێ مرتاحیکە وەڵڵا کوڕی خەڵک بۆ مرتاحەکە کوڕی خەڵک بە ئاسانی ئەتوانێت بۆ مرتاحکە و بیخچێتە بنکڵەشەی ئەگەداری بە ئەمەتانە بوو ئێمە دابەزیوە کاک کورە بۆ بڵین بۆ ئەمە بۆ سەحابە دابەزیوە لە سەحابە پاکتر و چاکتر هەبوو ئاوا ئەڵڵا جەل جەلال ڕێنمونیەکە بۆ ئێمە چین ڕێنمونی ئەڵڵا ڕەتکەینەوە ها بۆ ئێمە چین بڵین پێویستمان نییە بۆ خۆمان بەچیە زانی و ماڵ و ماڵمان بەچیە زانین بڵین تێناکەون ئەمە وریا بە ئەمە ئەبێ بێتەوە ناو ماڵەکانم پەروەردەیە ئەبێ باوکەکان وەکو پیا و پەیڕەویکەن بیسەلمێنن مسلمانن و گوێڕاڵی پەروەردگارەکان و گوێڕاڵی پێغەمبەری پەروەردگاران ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم نەوەک وەڵا لەبەر قسەی ئەموو لەبەر قسەی ئەو لەبەر قسەی ئەوی مناڕەکەت پارێزە لە شایاطینی جن و ئینس هەر جن نییە بە وەسوەسە ئینسیش یەتە بنکەڵەشی ولا خشتەیە باو تووشی ئەکا ئیتر ئەوە ڕازیش نەبووە تەسویر کراوە وای پێکراوە ئێگەر هەر لە ڕێگاوە ڕازی بێ بڵێ ئەو کڕە و دێتی مۆبایلێکی ئەوەی بۆ کڕم بەس با لەگەڵ ما بێ وەڵا کسەرە بچی لەبەر ئەزانین لەبەر چی لەبەرەوەی تۆی دیوە 24 ساعتە بەسەر مۆبایلێکەوە زۆر خۆشحاڵە بامیش هەم بێ زۆر خۆشە هە لەبەرەوە تۆ سەر هەڵ نەبڕیەوە پەروەردەکەی ئاوا ڤایەیەکی بەخوا زۆر ئافرەتەیە تووشی زینا و دایان پیسیە بێ لەوە چێ لە 180 بۆ باوکەکەی بنووسێ لەبەرەوەی وێڵی کردو حەقی نەبوو بەسەریەوە خۆی لێجێر کردو پەروەردەی نەکردو شتی وا هەیە کارە ساتی وا ڕوویاوە هی ئەوە نییە لە مەجلیسا باس کرێ بۆیە لەسەرەوە بابەتە بوەسین باشترە وازی لێبێنین باشترە بۆیە ئینسان بۆی نییە بە هیچ شێوەیە ڕازی بێ بۆی کە کچ و ماڵ و مناڵی تووشی ئەو ڕوت و قوتی و ئەو داکەندنی جلوبەرگی شەرعی و ئەو تێکەڵاوی و ئەو قسەکردن و ئەو پەیوەندیە حرامانە بێ بە هیچ شێوە نابێ ڕازی بێ ڕاستی ڕازی بوون پێی دەیاثێ و دەیوثیش ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ لا يدخل الجنة دەیوث دەیوث ناچێتە باشتەوە بە هیچ شێوە جایتر لە هەر پلە و پایەکیابی دەیوث پلە بەندی پلەی بەرزی هەیە درکە هەنێک کەس لەو پلەیە دکتۆرایە خەبیرە زۆر بەرز بۆتەوە پلەی تا ڕادێک وای لێ هاتووە ئاساییە ژنەکەی خەڵک بۆی بێنێتەوە لە شوێنی داوامەکەیەوە کچەکەی خەڵک بۆی بێنێتەوە خۆشی پان دانیشتوە لە ماڵەوە ناڵێ من باوکم با خۆم بڕۆم بێنم با خۆم بیبم بۆ بیدەمە دەست ئەو لە خەلوەیە لە تەنیاییە کە سێمیان شەیطانە